بەڵێ سەرەتا من کۆسرەت ئەحمەد بێکەس دەکرێ وەکو نووسەر و شاعیر و چالاکوان بمناسن. ئەگەر بێمە سەر پرسیارەکەت لە ڕۆژنامە نووسیان ڕۆژنامەگەری کوردی لە سەردەمی ئێستاماندا گە بەراورد دەچ ڕۆژنامەگەری کوردی بکەین ئێستا و لەگەڵ ساڵانی زوو لەگەڵ ئەوەی کە تەکنەلۆژیا زۆر بەرەو پێش چووە لەگەڵەوەی ئێستا کە با بڵێن خەڵک گلەی زۆری لەوەی هەیە کە دەڵێن خەڵک ناخوێنتەوە ڕۆژنامە ناخوێنەوە یان گۆڤار ناخوێنەوە، بەڵام ئەمن دەڵێم نا بە پێچوانەوە لەگەڵ بەرەو پێشچوونی کتێبی ئەلکترۆنی ڕۆژنامەی ئەلکترۆنی گەنجەکانمان بە تایبەتی هەردووچی دەخوێننەوە. چ کتێب و ڕۆژنامە و گۆڤاری ئەلکترۆنی بێ چ کتێب و ڕۆژنامەی پەراو بیتن. ئێستا گەر تەماشە بکەین لە سەردەمی ئەمڕۆماندا کۆمەڵێکی یەکجار زۆر لە گۆڤارگەلی بابەتی زۆر باشیان تێدایە لە هەموو بوارەکان، لە بواری ئەدەبی، لێکۆڵینەوە، ڕۆشنبیری، لە بواری سیاسی گۆڤار و ڕۆژنامەی زۆرمان هەیە و زۆری تریش بەڕێوەن ئەو گۆڤار و ڕۆژنامانە. هێشتان هیدیکە هەتەنانەت بە گۆڤاری ڕۆشنبیری و لەگەڵ ڕۆژنامەی وەرزشیش بەڕێوەن. ئەوە بە خۆشحاڵیەوە ئێستا کە ژن دەستەکی یەکجار باڵایان هەیە لە نووسیندا، تەماشە دەکەی ژنمان هەیە، لێکۆڵەرە ژنمان هەیە، ڕۆژنامە نووسە لە بواری ڕۆژنامە نووسی ئیش دەکا و دەنووسیتن، ژنمان هەیە لە بواری سیاسی ئەنەلایز دەکا و دەنووسی. یعنی ژن بە شێوەیەکی گشتی زۆر لە هەموو بوارەکان دەستەکی باڵای نووسینیان هەیە، هەروەها نووسینەکانیشان دەکرێت بچنە دەلاقەیەکی یەکجار بەرزی مەعرفیەوە. لەبەرەوەی دەشبینن لە ماوەیەکی داهاتووی نزیکدا گۆڤارێکی تریش دەردەچیتن بە ناوی نۆڤا، ئەو گۆڤارەش هەمویان هەر ژن تێیدا دەنووسن. لەوانەیە تەنیا ژمارە یەکەمیان هەموو ژن بن، مەبەستیش لەوەی کە تەنیا ژن تێیدا دەنووسیتن لەبەرەوەی ئەمە ئاستی ژنانی کورد لە ناوەوەی وڵات و لە دەرەوەی وڵات دەربێخین و بزانیت بەیانی ئەگەر لە دوا ڕۆژدا لێکۆڵەرێک هات و بزانی ئاستی ژنانی کورد چۆنە لە بواری نووسیندا، بۆی دەربکەوێت کە ژنانی کورد نەکەیتیان کەمتر نیە، بەڵکو لە سەروتری ژنانی دیکەی جیهانن لە ئاستی نووسیندا. لەبەرەوە بە خۆشحاڵیەوە دەڵێم ژنگەلێکی وامان هەیە کە بەڕاستی جێیشانازین لە نووسین لە هەموو بوارەکاندا. تینی ژن لەگەڵ ئیپیا و ئەمن ناڵێم فەرقی هەیە و نایخەمە ئەو بابەتی بڵێم ئەوە ئەدەبی ژنانەیە و ئەدەبی پیاوانە، چکە ئەدەبی مرۆڤایەتیە، نووسینی مرۆڤایەتیە. بەڵام کاتێک کە ژنێک دێ پەنجە دەخاتە سەر ئازارەکانی ژن، کاتێک کە ژنێک دێ لە گرفتەکانی ژن دەکۆڵێتەوە لەبەرەوەی خۆی ژنە، لەبەرەوەی خۆی زیاتر هەستی پێدەکا، بێگومان ورتر و چڕتر دەتوانی لەسەر کێشە و گرفتەکان بنووسی. ئەمن ناڵێم نووسینی پیا و کاریگەری نیە، بەڵام حتمما نووسینی ژن کاریگەری زۆرتر دەبی، لەبەرەوەی ئەو دەزانی خوێنەکە لە چ برینێک دەچۆڕێتەوە، کامە برینی ژن ئازاری زۆرترە، کامە برینی ژن هەوی کردو پێویستی بە چارەسەری با بڵێن چارەسەرێک هەیە کە دەبێت بە دەست و برد چارەسەر بکرێت. لەبەرەوە بەلای من کاتێک کە دێنە سەر نووسین لە بواری ژن حتمما ژن بنووسیتن کاریگەری زۆرتر دەبی و کاردانەوەشی باشتر دەبێ. لە بۆنگۆش هیوای سەرکەوتنتان لە بۆ دەخوازم، جێی شانازیە کەناڵێکی وا هەبیتن کە بتوانێ باس لە ژن بکات و ئازارەکانی ژن، یان با بڵێن ژن لە هەموو ڕوویەکەوە لە پێشکەوتنەکانی ژنیش نیشان بدا. هیوادارم بتوان ئێوە هێزی ژن نیشان بدەن. ئەوەی ڕاستی بیتن ئێستا کە خۆت ئاماژەت پێدا بە شێوەیەکی بەربڵاو سۆشیال میدیا بۆتە باو لەلایەن بەتایبەت لەلایەن گەنجانەوە، زۆر خوێنەری ڕۆژنامە و کتێب و ئەو بابەتانە ڕەنگە کاڵ ببیتەوە. بەڵام ئەگەر کەسێک لە خودی خۆیدا حەزی بە نووسین و بە خوێندنەوە هەبیتن، بە هەر شێوەیەک بیتن، ئەگەر لە مۆبایلەکەشەوە دەتوانیتن سێرچێک بکاتن ڕۆژانە بزانیت چه هەواڵێک بڵاوکراوەتەوە لە ڕۆژنامەکان، و پێم باشە کە بە شێوەیەکی گشتی کار لەسەر ئەوە بکرێتن کە ڕۆژنامە زیندوو بکرێتەوە لای گەنجانی ئەم سەردەمە. ئەوەی ڕاستی بی نووسین لەلایەن ژنانەوە پێشکەوتنیی بەرچاوی بەخۆیەوە بینیەوە، ئەوەش مای خۆشحاڵیە. بەڵام زیاتر لە تەموحی ئێمەدایە کە ببینین خانمان ئەوانەی کە چی لە ناخیاندایە بتوانن بیخەنە سەر پەڕا و پێشکەشی بکەن بە بنەرە.